ئەمڕۆ ڤیدیۆیەکی تایبەتیمان بۆتان ئامادە کردووە. ئەمڕۆ زلوبەرگ و کەرەستەکانی پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ نیشان دەدەین کە نزیکی 1400 ساڵە هەڵگیراوە و ئێستا لە وڵاتی تورکیا پارێزگاریان لێ دەکرێت. لەگەڵمان بن. ئەگەر دەتەوێت کارتی ئینتەرنێتەکەت بە خۆڕایی دەستکەوێ ئەوە هەر ئێستا بچۆ سەبسکرایبی کەناڵەکەی کاکە ئادەم بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆ بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە. ڕاستەوخۆ ناوتان دەسێتە تیر و پشکەوە بۆ برنەوەی 2 کارتی ئینتەرنێت. کەناڵەکەی دەربارەی ڤڵۆگە دڵنیابن بە دڵتان دەبێت سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و پشگیری خۆتی لە ڤیدیۆکاندا بۆ دەرببڕە. ئەویش ڤیدیۆی جوانترتان بۆ دروست دەکات. لە ڤیدیۆکاندا بە زمانی کوردی بادینی قسە دەکات و دوای چەند مانگێکی تر ڤیدیۆ بە زمانی کوردی سۆرانیش بڵاو دەکاتەوە. بەرگەکەی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ نهێنیەکی گەورە لە پشتی ئەم بەرگەوە هەیە. هەرچەندەوەک هەر جلوبەرگێکی تر لە قوماش دروست کراوە بەڵام جیاوازی خۆی هەیە. نزیکەی 1400 ساڵە دروست کراوە و هێشتا وەکو خۆی ماوە و لە یەکێک لە مۆزەخانەکانی تورکیا دایان ناوە و پارێزگاری لێ دەکرێت و ساڵانە لە مانگی ڕەمەزاندا دەهێنرێتە دەرەوە و خەڵکی لە هەموو جیهانەوە دێن بۆ سیرکردنی جلوبەرگی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ کە پێشەوای هەموو مرۆڤایەتیە. و هەر لەوێش چەند تاڵەموویەکی چەناگەی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ هەیە. لە شوشەیەکدا پارێزگاری لێ دەکرێت بۆ ئەوەی گۆڕانی پلەی گەرمی کاری تێدا نەکات و تێک نەچێت و خراپیش نەبێت. عباکەی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ ئەویش بە هەمان شێوە لە مۆزەخانەیەکی ئیسلامی لە تورکیا دانراوە و لە سندوقێکی ئاڵتوونی پارێزگاری لێ دەکرێت بە چەندین قوماشیش داپۆشراوە. وەک لەم ڤیدیۆیە دەردەکەوێت کە سەرۆک وەزیرانی تورکیا دەچێت تەماشای عباکە دەکات و بە پیرۆز و بەرز دایدەنێت. وەکو دەبینین زۆر گرنگی پێ دەدرێت و بە قوماشێکی زۆریش داپۆشراوە و هەروەها بە دەستکێشەوە دەستی لێ دەدەن بۆ ئەوەی بە هیچ زۆرێک تێک نەچێت و ڕنگ و بۆنی لە ناو نەچێت. مۆری پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ لە بەردە پیرۆزەکان دروست کراوە و لەسەری هەڵکەنراوە و نووسراوە محەممەد ڕەسوڵ الله واتە محەممەد پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ. مۆرەکە بەو ئەنگوستیلەوە بەسراوە کە پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ لە دەستی دەکرد و پاشان بە سەحابەکاندا گواستراوەتەوە تا لە شوێنێکی ئارام پارێزگاریان لی کردووە و هەڵیان گرتووە. سەرپێچەکەی پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ کە زۆربەی کات لەسەری دەکرد تا ئەم ڕۆژ لە تورکیا و لە ئەستەمبول پارێزگاری لێ دەکرێت. نامەکەی پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ بۆ پاشای ڕووم کە تێیدا نووسراوە بە ناوی خودای گەورە و میهرەبان لە پێغەمبەری خودداوە بۆ پاشای ڕووم ئاشی خوای گەورە بڕشێ بەسەر ئەو کەسەی بە دوای هیدایەتی خوددا دەکەوێت. من داوا لێ دەکەم دوای ئاینی ئیسلام بکەوی باوەڕ بهێنە سەلامەت دەبی و خێرێکی گەورەت بۆ دەنووسرێ. ئەگەر شتەکەت بەلاوەنا ئەوە تاوانی هەمووان لەسەر تۆیە. پاشان ئەم ئاەتەی نووسی بوو واتە ئەی محەممەد بڵێ ئەی ئەوانی کتێبتان بۆ ڕەوانە کراوە وەرن بەدەم ئەم بانگەواز و بەرنامەیەوە کە هاوبەش و هاوسەنگە لە نێوان ئێمەش و ئێوەشدا. ئەویش ئەمەیە جگە لە ئەڵڵا کەسی تر نەپەرستین، هیچ زۆرە هاوڵێکی بۆ بڕیار نەدەین، هیچ لایەکمان لایەکی ترمان بە پیرۆز و فەرمان ڕەوادا نەنین، لە جیاتی ئەو زاتە هیچ زاتێکی تر نەپەرستین. خۆ ئەگەر لەم بانگەوازەدا سەرپێچیان کرد و گوێیان پێنەدا ئەوە پێیان بڵێ کە ئێوە شاید بن ئێمە موسڵمانین و ملکەتی فەرمانەکانی پەروەردگارین. و نامەیەکی تری هەیە بۆ موسەیلەمەی درۆزنی ناردووە کە تێیدا نووسراوە لە محەممەد پێغەمبەری خودداوە بۆ موسەیلەمەی درۆزن سەلامی خوددا لەو کەسەی کە دوای هیدایەتی خوددا دەکەوێت زەویهی خوددایە و هەر کەسێکشی بوێ ئەوا دەیکاتە میراتگیری و دواڕۆژیش هەر بۆ ئەو کەسانەیە کە لە خوددا دەترسن. موسەیلەمەی درۆزنیش پێشووتر نامەیەکی ناردبوو بۆ پێغەمبەر درودی خودای لەسەر بێ کە تێیدا نووسی بووی لە موسەیلەمەی پێغەمبەری خودداوە بۆ محەممەد پێغەمبەری خوددا ئێمە نیوەی زەویمان هەیە و قوڕەیشش نیوەی زەویان هەیە بەڵام هۆزی قوڕەیش دەست درێژی دەکەنە سەرمان و غەدرمان لێ دەکەن. ئەمەش چەند تاڵە قژێکی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت. ددانێکی پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ کە لە شەڕی ئوحود کەوتبوو و لە کوپێکی ئاڵتۆنی و زیوی پارێزگاری لێ دەکرێت.
شوێن پێی پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ کە لە دوای ئیسرا و میعراج دۆزرایەوە لە قوبەی بەردی. ئاڵاکەی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ کە عەلی کوڕی ئەبی تاڵب بەرزی کردەوە لە یەکێک لە فەتحەکانیاندا و بە قوماشێکی سەوز دەورەیان داوە و ناوەکانی خوددا و ناوی دەمەژدە پێدراوەکەی بەهەشتیان لەسەری نووسیوە. نعلەکەی پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ. و ئەمە شمشێر و تیرکەوانەکەی پێغەمبەری خودایە درودی خودای لەسەر بێ کە لە کاتی جەنگەکاندا بەکاری دەهێنا. ئێستاش چەند وێنەیەکی شمشێرەکانی پێغەمبەری خوداتان پێنیشان دەدەین لەگەڵ ناوەکانیان. زۆربەی موسڵمانان ئەوە دەزانن کە کەلوپەلەکانی پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ لە تورکیایە و بە دیاریکراویش لە ئیستەمبوڵە، بەڵام کەم کەس دەزانن بۆچی لەوێ هەڵگیراوە، چونکە سوڵتان سەلیمی یەکەم وڵاتانی میسر و حیجاز و شامی لە ساڵی 904 فتح کرد. دواتریش فەرمانی کرد کە جلوبەرگ و کەلوپەلەکانی پێغەمبەر لە حیجازەوە ببەن بۆ تورکیا بۆ ئەوەی بپارێزرێت لە دزین و تێکدان و لەناوبردنی. زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینێری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەسێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی ڤیدۆکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکە تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.